ساڵتان لەبێت بینەرانی کورسات دویست من ناوەڕە تۆفیقم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەنگ ساڵتان لەبێت بینەرانی کورسات دویست من ناوەڕە تۆفیقم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەنگدەر و کاندید بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە. تەوەری ئەم ئەڵقەیەمان باسەکەین لە بەشداری گەنجان لە هەڵبژاردن و داهاتووی دیموکراسیدا. هەمومان نەزانین بەشداری گەنجان بۆ داهاتووی دیموکراسی بۆ بە دیاریکراویش لە هەرێمی کوردستاندا یعنی گرنگە و ضەروریەتە، چونکە دەنگدەرانی گەنج دیدگا و وزەی نوێ دێنە ناو پرۆسە هەڵبژاردنەکان و لە هەرێمی کوردستان بەشداری گەنجان لە هەڵبژاردنەکان و بۆ پەروەردەکردنی دیموکراسیشی گرنگ و پڕبایەخ و گشتگیر زۆر گرنگە و پێویستە ئێمە لەسەری بۆسینەوە. ئەم پانێڵە بەدواداچوون بۆ ئەوە کاراناکە کە کاریگەریان لەسەر بەشداریکردنی دەنگدەری گەنجان هەیە، تەحەدیاتەکان و بەشداریکردنی گەنجان لە سیاسەتدا و کاریگەری ئەگەریەکانی بەشداریکردنیان لەسەر داڕشتنی داهاتووی سیاسی ناوچەکە چۆن دەبێت. بۆیە لە بەرنامەی دەنگدەر و کاندید ببورن ئێمە چوار کاندید ئەمڕۆ ڕوبەڕوو لەگەڵ کۆمەڵێک لە بەشداربووانی گەنج لێرە پێکەوە پرسیاریانە بێت و کاندیدەکانیشمان ڕوئیا و بیرروبۆچوونی خۆیان بۆ داهاتووی کارکردنیان لە خولی نوێی پەرلەمانی کوردستان دەخەنە ڕوو. من سەرەتا دەچمە لای کاندیدەکان بە خێراتنتانەکەم و ئێوەش بە خێر بێن ئامادەبوانی بەڕێز سوپاسدانەکەین کە لێرن لەگەڵمانە. سەرەتا دەچمە لای کاگ سەفین خۆت بناسێنە و ژمارەکەشت بۆی کە ئامادەبوان و بینەران جەنابەت بناسن. کاک سەفین فەرموو. سپاس، سلااوتان لێبێت. لەبەرەوەی زۆرینەشتان گەنج من حەزەکەم بە وردی ینی لە یەکتر تێبگەین و منیش باسی خۆم کەم بۆ هێر پرسیارێکتانە بوو لەو بارەیە بیکەن. من کاندیدی ژمارە 23م لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان، ناوم سەفینی مامۆستا ئانوەر شکوریە، خەڵکی شاری سلێمانیم، دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم، فترێک بەڕێوەبەری هونەری شانۆی سلێمانی بووم، ماوەیەکیش مامۆستا بووم لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی، پاشان نوێنەری هەڤاڵ مامجەلال بووم بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە سەفارەتی ئەڵمانی، دوجار
سکرتێری لیژنەی ڕاوێژکاری پارێزگای سلێمانی بووم بۆ هونەر بەگشتی لە نێو شاری سلێمانیا ماوەی 20 ساڵە بێت لە سندیکای هونەرمەندانی کوردستان کارەکەم و ئێستاش کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان و زۆر خۆشحاڵم کە لەگەڵتان دانیشت. دەستخۆش بەخێر بێ دووبارە سوپاس دەکەین دەچێن لای خاتوشلێر غەفور ساڵح جەنابیشت خۆ بناسێن و ژمارەکەش دەتوانن. زۆر سوپاس سڵاتان لەبێ. من شلێر کچی شەهید مامۆستا غەفور جاژڵەیم 1970 لەدایک بووم. ماستەرم هەیە لە ئەدەبی ئینگلیزی لە زمان و ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی. 33 ساڵ زیاتر خزمەتم هەیە لە بواری پەروەردە. 14 ساڵە مشریفەی زمانی ئینگلیزیم. لە کاروباری سیاسیدا هەر لە دوای شەهید بوونی غەفور جاژڵەیی کە من تەمەنم زۆر مناڵ بووە ئەو کاتە تەمەنم 7 ساڵ بووە کە باوکم شەهید بووە. ئێمە سێ خوشکوسێ براین براگەورەکەم تەمەنی 9 ساڵ بووە. من هەر ئەوەندەی کە چاوم کردوتەوە و فام کردوتەوە ئیتر پێیان وتم تۆ کچی فڵانە کەسی تۆ ئەمە باوکت ئەمە بیر و بۆ چوونی بووە ئەمە خەباتی بووە ئەمە تێکۆشانی بووە. لەبەرەوە هەر لە بیدایەتی تەمەنمەوە من خۆم بینیوەتەوە وەکو کەسێک کە شوێن پێی باوکم هەڵگرم و بتوانم لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بم. لە دوای ڕاپەڕینی 1990ەوە من بەردەوام لە کاری سیاسیە لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە خەبا دەکەم. سەرجەم پلەکانی ڕێخستنم بە تەدریج بڕیوە و لە کۆنگرەی چوارە من هەڵبژێردرام بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە 4 ساڵی پێشوودا من لێپرسراوی کۆمسیۆنی حکوومەت و ئەنجومەنە هەڵبژێراوەکان بووم. سەرجەم ئەو کاتانی کە هەم بوو خستومەتە خزمەت ئەرکەکەمە وەکو ئەندامێکی سەرکردایەتی و چاودێر و بەدواداچوونێکی باشی تیمی یەکێتی بووین لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا. کۆنتاکتی باشمان هەبووە لەو ڕێ ئەوەی کە پێمان کرابێ لە خزمەت کردومانە و ئێستاش کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان بە ژمارە 3. دەستخۆش بەمەسە شلێر کاگێ ڕۆند غەریب هەڵەتنی جەنابیشت خۆ بناسێنە. زۆر سپاس بۆ جەنابتان کاکاوڕێ سڵاو لە ئەم میوانە بەڕێزانە و بینەرەکانمان. من ڕۆندی شەهید غەریب هەڵەت نیم کاندیدی ژمارە 53 لەسەر لیستی ژمارە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. من لە 19 حوتی ساڵی 1970 لە گوندی هەڵەدن لەدایک بووم لە ناو پێشمەرگە و شۆڕشدا گەورە بووم و لەگەڵ گەورەبوونی شۆڕش و پێشمەرگە منیش باڵام کردووە. لە ساڵی 1970 دوای پرۆسی بەدناوی ئەنفال ئاواری وڵاتی ئێران بووم و لە ئێران چوومەتە بەرخوێندن. دوای ساڵی 1991 دوای ڕاپەڕینە مەزنەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستان گەڕاومەتەوە کوردستان و درێژەم بە خوێندن داوە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندیم لە شارۆچکەی دووکان تەواو کردووە. قۆناغی ئامادەیم لە سلێمانی تەواو کردووە و دواتر بڕوانامەی بەکالەروێسم لە زانستە سیاسیەکان لە زانکۆی سلێمانی بەدەستێناوە. لە ساڵی 1994 لە سەرەتای تەمەنی لاوێتیمەوە پەیوەندیم کردو بە ڕیزەکانی کۆمەڵی خوێندکارانەوە لەوێەوە ئەزمموی سیاسی خۆم درێژە پێداوە هەتا ئێستا بەردەوامم. هەموو پلە حزبیەکان پلە ڕێکخراوەکانم بە ڕیزبەندی خۆی بڕیوە. ئێستا ئەندامی مەکتەبی پەیوەندەکانم و لە ساڵی 2004ەوە فەرمانبەرم لە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان تا ئێستا بەردەوامم خزمەتێکی زۆری کە سوکاری شەهیدانمان کردووە. ساڵی 2008 بەڕێوەبەری ڕێکخراوی شەهیداران بووم. ساڵی 2009 تا 2011 کە 2 ساڵی پرشنگدار بوون لە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی کردووە. من لە ئەنجومەنی وەزیران بەرپرسی مەلەفی شەهیدان بووم. دەست خۆش بکاگڕۆن بەخێر بی. چێن لای کاگێ علی حەمید محەممەد جەنابیشت خۆت بناسێنە و ژمارەی کاندیدونەکەشت بڵێ. زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە میوانەکان و لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. من ناوم علی حەمید محەممەدە ناسراوم بە علی عەریف حەمید. سەرەتای تێکەڵاوبوونم لە ناو سیاسەتە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگەڕێتەوە بۆ سەرەتای هەشتاکان کە لە تەمەنی 14 ساڵیە بابەت و باسی ئەمڕۆژمان لەسەر گەنجە لەو تەمەنەیە تێکەڵی سیاست بوومە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە. دیارە خەباتمان کردووە لە ڕیزەکانی ڕێخستنە پاشان پێشمەرگایەتی و هەروەها زیندانی سیاسی بوومە هەتا ڕاپەڕین
لە ڕاپەڕینیشەوە دەورێکی کارامان هەبووە لە ڕزگارکردنی شارەکەمان کە شاری کفریە و خەڵکی ئێوەم هەروەها ئیشەکانی ئێمە ئیشی ڕێخستن و پێشمەرگایەتی بووە لە ڕاستیە بەرگریکردن لە خاک و نیشتیمان ئەفزەلیەت و ئەولەوێت بێ بۆ ئێمە وەک یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆتایی نەوەتەکانی شار ڕوومان کردوتە هەندەران لە وڵاتی نەرویج بە هەمان شێوە کاری ڕێخستنمان ئەنجام داوە و هەروەها هەوڵمان داوە سوود لە ئەزمون و لە پێشکەوتن و لە زانستی سیاسی وڵاتانی ئەوروپا یان ببینە پردێکی پەیوەندی لە بین کوردستان و وڵاتی نەرویجە لە هەمان کاتە نوێنەر یەکێتی بوومە لەگەڵ معارضەی عێراقیە هەتا ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لە دوای ئەوەش بەشدار بوومە لە مؤتەمەراتی ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا کە بۆ جینۆساید ناساندنی کیمیاباران و ئەنفال بووە بە لە دوای ساڵی 2014 کە ڕوبەڕووی هێرشی تیرۆریستی داعش بووینەوە لە ئەوروپا من و خەڵکانێکی تریش هاوشێوەی من لە خۆشەویستی و خەمخۆریمان بۆ وڵات ڕوومان کردەوە کوردستان دیسانەوە وەکو خۆبەخشێک بۆ بەرگریکردن لە خاکی نیشتیمان دوا بەدوای ئەوە وەکو ئەندامی مەکتەبی چاودێری دەست بەکار بوومە لە پاش کۆنگرەی چوارەوە لە مەکتەبی ڕێخستن وەکو ئەندامی ڕاوێژکار کارەکەم کاندیدی ژمارە حوتم لە لیسە خۆشەویستەکەی 129 یەکێتی نیشتمانی کوردستان. سپاس کاگالی دووبارە بەخێراتنتانەکەم و من وەکو ئەم گەنجانەی کە لێرن بە ئەمان شێوە کە چۆن ئامادەن پرسیارتان لێ بکەن و ئێوەش دەبێ بەقەدەر و پرسیارانی کە ئەوان ئاڕاستەیەوەکەن وەڵامێکیان بنەوە کە مقنیع بێ و ینی چۆنەڵی لای ئەوان باوەڕ پێکراو بێ منیش پرسیارێکم هەیە سەبارەت بە کاراکردنی یاخود کاراترین استراتیژ بۆ بەشداری گەنجان لە پرۆسەی هەڵبژاردندا چییە یاخود ئەم بەشداری گەنجان کە لە داهاتوودا کارە بکرێەوە ئەو استراتیژەی ئێوە دەیخەنە ڕوو کاریگەری هەیە بۆ بەرەو پێشوونی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەگەر لە کاکسەفینەوە دەست پێ بکەین ماوەی تقریباً 4 بۆ 5 خولەکە توانی وەڵام بێتەوە کاکسەفین. زۆر سپاس کاکاوڕگیان دووبارە بەخێر بێن. من زۆر خۆشحاڵم لەگەڵ چینێکی زۆر چالاک دانیشتوم هەڵبەتە گەنج بەڕۆحیەتە بە دڵە بە مێشکە هەموو کەسێک دەتوانێت لە پێگەی خۆیان زۆر گەنجانە مامەڵە بکات. هاوڕێیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە لەسەر دەستی کۆمەڵێک کەسی زۆر ڕۆشن بیر و ڕۆشن فکر دروست بووە کۆمەڵێک گەنجی ئێوە ئاسای خوێنگەرم لی کۆبووەتەوە و لە سەرەتایەوە هەتاوەکو ئێستا ئەوانە خەباتیان تیا کردو لەوانەیە تەمەنێکیان لە ناو ئەو یەکێتیە و لە ناو خەباتی میلەتەکەمان و لە خوێن ڕشتنیان بۆ کوردستان و لە شەهید بوونیانی خزم و کەس و کاریان نابێت تاوەکو ئەم ڕۆژە دانیشتوین ئێمە هەمومان بە ئازادانە لە دوای ساڵی نەوەکانەوە ئاوا دابنیشین قسە بکەین و ئێوەش ئازادانە و ئازایانە لە نێو شارەکەی خۆتانە کە شاری سلێمانی و قەڵاسەوزەکەی یەکێتیە هەموو شتێک ئاوا بە گفتوگۆ بکەین. من دڵنیام لەوەی کە گەنج یعنی هیوا گەنج یعنی ئاوات گەنج یعنی بەرەنگاری گەنج یعنی ئازادی گەنج یعنی ئازایەتی گەنج یعنی ئێستا و دواڕۆژی میلەتەکەمان ئێمەش ڕۆژگارێک ئەوەندەمان فەرق نییە بەڵام ئێمەش ڕۆژگارێک بەم شێوازەی ئێوەیە تێپەڕیوین ئێمەش لە ڕۆژگارێکا لەوانەیە ڕەخنەمان نەبوو بێ و هەمیشەش لە ناو یەکێتیا فێر بووین بەم ڕەخنە ئامێزە گەیشتوینەتە ئێرە لەوانەیە وەکو زۆرینەی و گەنجانەی کام وڵاتی بەجێشتوێ منیش ڕۆژگارێک بەجێ مێشت بێ بەڵام دوجار کوردستان و سلێمانی و هەموو کوردستان بەگشتی لە بە گوند و ناحێ و قەزاوە ئەو شوێنەیە کابێ بیتەوە خەباتی تیا بکەی ئەگەر لە دەرەوە ڕۆشت بێتین بۆ خوێندن من دوجاریش باسم نەکرد زۆر جار من بە زمانی ئینگلیزی لە بریتانیا و بە زمانی ئەڵمانی لە ئەڵمانیا نمایشم کردووە پسپۆڕی من لە بواری هونەری شانوەیە بوو لە زۆر وڵاتە ئیشی کەلتوری و فەرەنگی کوردیم کردووە بەڵام دوجار ئەزانم میلەتەکەم لە هەموو کە زیاتر پێویستی پێمە گەنجەکانی هاوڕێم لە هەموو کە زیاتر لە منەوە نزیکن ئێوە پێویستەکات ئەوە بزانن کە ئەم پێڕەوەی ئاخرن کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆنگرەی پێنجەمی بوو ئەوەی بۆ گەنجتیای نووسراوەتەوە خۆزگەیەوە لە نزیکەوە بتان خوێنیاتەوە بتان زانایە ئەوان داکۆچیەکەن لەوەی کە چی بۆ گەنج بکرێت لە هەرێمی کوردستان یەکێتی بەردەوام
بەوەی کە من لەگەڵ زۆرینەی گەنجا گروپێکی گەنجمانە بوو کە باشترین گروپ بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە نێو شاری سلێمانیا دیاری کرا ئەو گروپە گروپێکی داهێنەرانە بوون کە گەنج ئەبێ ئیش بکات، گەنج ئەبێ تێڕوانینی هەبێ، گەنج ئەبێ سیاست بکات، ئەبێ بێت لەگەڵ هەموو سیاسەکانیش دابنیشێ و هەرچێکی شێ ڕاشکاوانە باسی بکە. ئێوە داینەمۆی گۆڕانکارین، ئێوە ئێستا ئەتوانن سیستمی حکومڕانی لەناو ئەم هەرێمەیە لە بەروی زۆرینەی دەنگدەر لەناو چین و توێژەکەی ئێوەیە. بۆیە یەکێتی زۆر بەوردی مامەڵەی لەگەڵ گەنج کردو و زۆر بەوردیش زۆرینەی کاندیدەکانی وا دەستنیشان کردووە کە لەو گەنجانە بنکە لە خەڵکەوە نزیک بوو بێتن. ئەو گەنجانی کە ئێستا لەناو ئۆرگانەکانی یەکێتیە هەمووی پۆست و پلە و پایانەیە. بۆیە ئێوە پێویستەکات لەم پرۆسی دەنگانەیە بیسەلمێنن کە ئێوە زۆرینن، چونکە دڵنیاتانەکەم ئێوە ئێستا و ئایندەی میلەتەکەمانن. بەڵام بەمەرجێک پێویستەکات ئەو باگراوەندەی یەکێتی و میلەتی کوردەی بووە هەموو گەنجێک بیزانێ. ئەوانەی کە تازەش لە دایکە بنیاخود لە ڕۆژگارێکە هاتوونەتە پێشەوە کە ڕۆژگارێک بووە هاتوۆتە سەر ئەتمۆسفێرێک یاخود جەوێکی کەشێکی ئازادی و ئازایانەی کورد کە کورد بۆ خۆی زۆر زۆر بە سربەستیەی تۆڕۆی. ئێمە ڕۆژگارێکە ئەمانویست بچین بخوێنین لە بەغا کە ئەکادیمیان نەبوو، هیچ زانکۆیەک لەم شارەیان نەبوو، باوەڕتان بێت لە چەمچەماڵەوە شەقیان تێڵاینە تا گەشتینە بەخە. ئەنجاش من بەش بە حاڵی خۆم یەکەمی پەیمانگای ونەرە جوانەکان بووم کە چووماوێ ئاعترافیان بە شەهادەکە ناکرد. یعنی یعنی چی دوای 7 ساڵ تەبعاً باسی ساڵینەوە 7 بۆکەم، یعنی چی دوای 7 ساڵ کوردێک گێت لە زانکۆیەکی بەغایە ئەخوێنە دەو کاتە خۆتان زان کوردستان 7 ساڵ 8 ساڵ بوو ئازاد بوو. بۆیە من داواتان لێ یەکەمەوە یەکێتی پلانێکی زۆر باشی هەیە، سەیری ئەو هەموو شوێنانەکەن کە دروست بوو. ئێمە بەردەوام لە ناو سنتەری گەنجان نابووین، لە ناو مناڵپارێزا بووین، لە ناو ئەو بۆردە گەنجان نابووین کە لە مەڵبەند و تەنانەت لە شوێنەکانی تریشە ئەو پشتگیری کاقوبات بزانن کە چەند شوێن کراوەتەوە. سەیری ئەو پلاتفۆرمانەکەن کە پێشکەش کراوە بزانە گەنج سمبول و سیمای هەموو پلاتفۆرمەکانە کە پێشکەشەکرێت بۆ چاکسازی، بۆ پێشکەوتن. یەکێتی زۆر خۆی بنیاد ناوە لەسەر گەنج، باوەڕیشی پێیەتی بە فعلیش کاری بۆکات. هاوڕێیان سەرۆکەکەمان ئێستا سەرۆکێکی گەنجە، ئەو سەرۆکە باوکیشی لە گەنجیەوە لە ڕێکخراوە سیاسیەکانە لە ڕێکخراوەکانی خوێندکارانە پێشتریش لە قوتابیانە کاری کردووە تەنیا بۆ ئەوەی لە ڕێی ڕێکخراوێکەوە بە شێوازێکی ئەکادیمی بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی دیموکراسیانە خەبات بکات. بۆیە داوا لە ئێوەژەکەم بە هەمان شێوە ڕەخنەتانی هەموو ڕەخنەکانتان سەر چاومان باسی یەکەین. بۆ من دووبارە بۆی کاتی برادران نەگرم، 7 ساڵە حکومڕانی بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نییە. بیرتان بێ ئەو کاتی سەرۆکی حکومەت لە یەکێتی بوو سلفەی زەواجە بوو. بیرتان بێ کە پێشەکیەکە بوو بۆ خان و دروستکردن یارمەتی خەڵکە درا. ئێمە وەکو هونەرمەندان بە تایبەتی باسەکەین یارمەتیەکمانە بوو، یارمەتی هەڤاڵ مامجلال بۆ هەموو چینی ڕۆشنبیران و هونەرمەندان و ڕۆژنامەنووسان هەموو یەکێک لە ئێمە لە پەنا ئەو موچەی کە لە حکومەتا وەرمانەگر ئەوەشمانە بوو. بۆیە تکاتان لێ یەکەم دووبارە ئێوە بە گرنگیەوە سەیری خۆتان بکەن لەبەرەوەی ئێوە ئەتوانن گۆڕانکاری بکەن. ئێوە لەگەڵ ڕابردووی یەکێتیە و لەگەڵ ئێستایە هەردووکی ئەبێ لە ناو ئێوەیە کۆبێتەوە و لە چاوی ئێوە ئێمە سەیری داهاتووکەن و سوپاسدانە. دەستخۆش. بەڵێ مامۆستا شلێ لەسەر پرسیارەکەی کاڕاستەم کردیانی بەشداری گەنجان لە پرۆسەی دیموکراسی و چوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئەتوانین بڵین استراتیژێکی کارا هەیە بۆ ئەم بابەتەوە کە ئەگەر هەیە بەشداریەکەیان گۆڕانکاریەکە لە داهاتووی دیموکراسی و پێشخستنی هەرێمەکەمانە؟ دەست خۆش بێت. طبعاً خۆشبەختانە لە شانسی ئەوانی کە بە تایبەتی ئەم جارە یەکەم جاری دەنگدانیانە دەنگ ئەدەن و هەموو ئەو برادرانی تریش کە لەوانەیە جاری پێشوش مافیان هەبوو بێ بەڕاستی ئەم جارە استراتیجێکی جیاواز زەمینە سازیکی جیاواز هەیە. هەر یەکێک لە ئێوە ئەتوانێت دەنگەکەی نقطەی تەحەول و گۆڕانکاری هەیە. ئێوە دەنگی ئێوە کاریگەرە. هەر گەنجێک ئەتوانێت کە گلەیی هەیە لەم حکومڕانیە، هەر گەنجێک کە بێ بەشە لە مافەکانی لە شایستەیەکانی، هەر گەنجێک کە بە ئاواتی شتێکەوەی و هیچ دەرچەیەک هیچ دەواازەیەک لێرە شک نابە بۆ ئەوە بیر ئەکاتەوە لەوەی لە شوێنێکی تر لە وڵاتێکی تر پەرە بە خزمەت گوزاریەکانی بدا، پەرە بە توانەکانی بدا، داهاتوویەک بۆ خۆی ببینێتەوە. ئەم جارە زەمینە سازیەکە لێرە کراوە. دەنگی تۆ نقطەی تەحەول و گۆڕانکاری ئەکات. پرۆسی دیموکراسی بە تەنها کەسێک بە تەنها حیزبێک
جێبەجێ نابێ نایەتە دی ئەگەر لەو حکومەتە ناڕازی لەو شێوازی حکومڕانیە ناڕازیت فەرموو بە پشتیوانیت لە حیزبێک کە بتوانێت گۆڕانکاری بکە بە پشتیوانیت لە حیزبێک کە بتوانێت لە بەرامبەر ناداتپەروەری بتوانێت بەرامبەر خۆسەپێنی لە بەرامبەر تاکڕەوی لە بەرامبەر ئەو دیکتاتۆریەتی کە لە حکومڕانیە پیادە ئەکرێ لە هەرێمی کوردستانە ئەگەر ناڕازی لەو دیکتاتۆریەتی کە ئەکرێ ئەگەر ناڕازی لەوەی کە تۆ لێرە لەم دەبەرە سزا ئەدرێی لەبەر ئەوەی لەژێر سەیتەرە و هەیمەنەی حیزبێکی دیاری کراودانی لەبەروی تەسلیمی ئیرادەی حیزبێکی دیاری کراو نەبیت کە پارتی دیموکراتی کوردستانە فەرموو بە دەنگەکەت گۆڕانکاری بکە لەبەروی دەنگی جەنابەت ئەمڕۆ دەنگی بەڕێزت ڕێک شوێنی خۆی ئەگرێ خانەیەک پڕ ئەکاتەوە لەو خانەی کە دواتر پەیکەری حکومەت دروست ئەکاتەوە جارێکی تر لەبەر ئەوە ئەو مافەی کە گەنج هەیەی ئەو مافەی هەموو دەنگ دەرێک هەیەی خۆت پڕیکەرەوە بە بەتاڵی بەجێی مەهێڵە دەنگەکەی خۆت بەکار بهێنە گەنج پێویستی بە چییە؟ چی ئەوێ گەنج پێویستە هەموو داواکاریەکانی خۆی هەموو خواستەکانی خۆی لە حکومەتەکەیە بێتە دی مافی خۆتە سەرجەم چین و توێژەکانی تریژ مافی خۆیانە بەڵام گەنج بە تایبەتی نەوەی ئێستا سەرکردەی داهاتوون هەریکێک لە ئێوە ڕۆژگارێک گێت لە شوێنی ئێمەمانان لە شوێنی ئەوانەی کە لە شوێنێکا بەرپرسیارەتیمان هەیە دەسەڵاتمان هەیە ئەرکو بەرپرسیارەتیتان پێ ئەسپێرێ و ئەوەی ئەمڕۆ جێبەجێ ئەکەن سبەینێ پەڕێک ئەبێ لە پەڕووی مێژوەکەت لە پەڕێی مێژوەکەتان یەکێتی لە هەستانەوەیە یەکێتی بڕیاری داوە ڕێرەوی حکومڕانی ڕاست ئەکاتەوە حکومڕانی لە حکمی بنەماڵەییەوە لە حکمی چەند کەسێکەوە کە قۆرخ کراوە بۆ خۆیان و ڕۆڵەکان و نەوەکانیان بۆ خۆیان و کوڕ و کچوونەوەکانیان هەموو داهاتی ئەم حکومەتە هەموو داهاتی هەرێم بە ژێرخان و سەرخانەوە بە هەموو سامانی نیشتیمانیەکانمانەوە ئەچێتەوە دەستی لایەنیک ئەچێتەوە دەستی سەرانی پارتی دیموکراتی کوردستان و کچ و کوڕەکانیان کۆمپانیەکانی ئەوان بوون بە ملیاردێر دەمو دەستگاکانی حکومەت کە مەفروضە لە خزمەت ئێوە هاوڵاتیانە بن لاواز و بێدەسەڵات کراون ئەگەر بە دوای ئازادیە ئەگەڕی لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەکۆی ئازادمان دروست کردووە لە واڵەکەی خۆتا لە هەر شوێنێک قسە بەکی ئەڵی لەسەرەوە حتا خوارەوەی دەسەڵات و یەکێتی نیشتیمانی کوردستان کەس لەگوڵ کاڵترێ پێناڵێ خۆپیشاندانی هەزارەیی ئەکرێ لە ناو شەقامەکانی سلێمانی و ڕاپەڕین و گەرمیاندا ڕێزیان لی ئەگیرێ شکۆیان ئەپارێزرێت پشتیوانی لە داخوازیەکانیان ئەکرێت ئەوە ئازادیە باوەڕ بە دیموکراسی هەیە ئەتەوێت دیموکراسی هەبێت مافی خۆتە تۆ لە سەردەمێکە ئەژی ئەبێ خۆسەپێنی و دیکتاتۆریەت بە بۆنیش نەیە بە بنلوتە هەر نەزانی یعنی چیچووکە سەردەمی سەدەی 21ەکە لەسەر ئاستی جیهانە باسی مافی گەنج ئەکرێ باسی مافی مناڵ ئەکرێ باسی مافی ژن ئەکرێ باسی مافی کەمینەکان ئەکرێ پاراستنی مافی سەرجەم چین و توێژەکان ئەمە دەسەڵاتە ئەمە دیموکراسیەتە ئەوە دیموکراسیە کە مافی سەرجەم تاکەکانی تیا پارێزراو بێ کاتێک کەلایەنێک یە بۆ ماوەی 17 ساڵ 11 کورسی پێکهاتەکان قۆرغەکا بۆ خۆی ئەو مافە لە کەمینەکان ئەسێنێتەوە کە نوێنەری ڕاستەقینی خۆیان بن ئەمە دژی دیموکراسیەتە ئەمە دیکتاتۆریەتە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەم کورسیانە ڕزگارەکە ئەم یەکێتیە تۆکمە و یەک هێز و یەک باسک و یەک دەستەی ئێستا ئەو مافە ئەگەڕێتەوە بۆ کەمینەکان ئەیگەڕێنێتەوە بۆ کەمینەکان ئەڵێن فەرمون ئەوە مافی خۆتان ئەوە خۆتان نوێنەری ڕاستەقینی خۆتان بنێرن باتاکۆکیتان لێ بکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ ئەو یەکێتە بەهێزی ئەمڕۆ کە یەک مینبەرە یەک هێزە یەک دەسەڵاتە یەک سەرکردایەتیە بە سەرۆکایەتی کاک بافڵ کە پشتیوانێکی تەواوی هەیە لە ناو سەرکردایەتیە سەرجەم هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و هاوڵاتیان و کادران سەرجەم کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو قەڵا وەکو شورا لە پشت کاک بافڵن کاک بافڵ یەت هەتا لە بەیانی هەشتەوە هەتا وەکو دوی شەو گوێ لە خوێندکاران ئەگرێ گوێ لە کێشەکانیان ئەگرێ گوێ لە سکاڵاکانیان ئەگرێ بەبێ هیچ سنوورێک پشتیوانیان ئەکا ئیشی حکومەتە بەڵام ئەچێ سەرجەم ناوخۆیەکانیان بۆ تەعمیرەکاتەوە بە پێداویستی مۆدێرنەی ڕۆژ ئەچێ لە ڕێی حکومەتەوە لە ڕێی بەرزکا قوبادەوە شەڕمان کرد بۆ وەرگرتنی دەرماڵەکانیان چۆن لە کەرکووک ماینەوە شەڕمان کرد داکۆچیمان کرد خۆمان سەلمان دەوەجارێکی تر پارێزگاری کوردمان دانایەوە لە ناو حکومەتی هەرێمیشە
دڵنیابن هەنگاوی داهاتومان ئەمەیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ماینەوە هەستاینەوە خۆمان ڕێخستەوە خۆمان کۆکردەوە خۆمان ئامادە کردووە حکوومەت وەرەگرینەوە ئەیخینەوە خزمەت سرجەم چین و توێژەکان و بە تایبەتی گەنجان ئەمە ئازادی ئەوە دیموکراسی پێویستیتان بە داهاتووی ڕوخسەتم بە دوو کەلیمەی تریش بڵێم پێویستیتان بەوەی کە داهاتووتان مسۆگەر بکرێ ئەمەل و هیواتان پێ بدرێ بۆ ئەوەی کە بتوانن پیشەتان هەبێ هاوسەرگیری بکەن شوێنی هیچتەجێبوونتان هەبێ مافی خۆتانە هەموو ئەمانە ئێمە لە ئەزمموی ڕابردوما هەمان بوو ئەو پێشینانەمان بۆ گەنجان دابین کردبوو پشتیوانمان بن بۆی بتوانین خزمەتتان بکەین پشتیوانمان بن دڵنیا بن خزمەتتان ئەکەین لە داهاتوودا دەست خۆش مامۆستا شێرژیان دەستپاس کاگڕۆندی شەید غەریب هەڵەبنی فەرمو سپاس دەکەم پرسیارەکە بیرمەوە بیرمە بەڵێ لە ڕاستیە لە نێوان سیستەمی دیموکراتی و بەشداری سیاسی و لە نێوان چەمکی دیموکراسی و هەڵبژاردن پەیوەندێکی دیالکتی هەیە ئێمە ناتوانین بەبێ دیموکراسی وێنای هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکەین ناتوانین وا وێنەی هەڵبژاردن بکەین کە ئەمە لە سیستەمێکی دیموکراتیا بەڕێواژ و ناتوانین سەیری بەشداری سیاسی بکەین ئەگەر لە ناو سیستەمێکی دیموکراتیانە بێت بۆیە لە نێوان ئەمانە هەمووی پەیوەندی دیالکتی هەیە و ئەم پەیوەنددارن بە یەکتریەوە هەمووی پەیوەنددارن بە سیستەمی دیموکراتیەوە لە هەر سیستەمێکی سیاسیدا بەشداری سیاسی کارا بوو تاکانی ئەو کۆمەڵگەیە توانیان بە شێوازێکی ئازادانە ڕۆڵی و کارایی خۆیان لەناو ئەو سیستەمەدا بگەڕن بەشداریی کارایان هەبێت دەتوانین ئەو سیستەمە بە سیستەمێکی دیموکراتی پێشکەوت و گەشەسەند و وێنا بکەین و لەوە زیاتر لەوە تایبەتر بەشداری سیاسی توێژی گەنجان وزەیەکی زیاتر بە سیستەمە سیاسەکە ئابەخشێت بۆچی لەبەرەوەی گەنجان لە هەموو کۆمەڵگەیەکدا سەرمایەیەکی مرۆیی پڕبەهان ئەم توێژە لە توانایدایە ڕۆڵی گرنگ و کاریگەر بجێڕێت بۆ پێشکەوتن و گەشەسەندن بۆ گۆڕانکاری و نێبوونەوە لە تەواوی بوارەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی کولتوری و ڕۆشنبیری بۆچی چونکە گەنج بۆ خۆی ئاماژەیە لە بنەڕەت تا گەنج ئاماژەیە بۆ چالاکی و وزە بۆ نوێبوونەوە بۆ زیندوێتی و بوێری بۆ بەگژاچوونەوەی ستەم و نادادی و نادادپەروەری ئێمە ڕەنگە یەکێک لە داهێنراوە هەرە جوانەکانی مرۆڤایەتی کە هەمومان شانازی پێوەکەین سیستەمی دیموکراتیە گەنجان طبعا لە سیستەمی دیموکراسیە پێناسەکەی بە کورتی ئەوەیە کە گەل خۆی بەڕێوەبە لە ڕێگەی هەڵبژارنەوە نوێنەرەکانی خۆی دیارەکات گەنجان ئەتوانن دەرفەتی دیموکراسی بقۆزنەوە بەشداریی کارایان هەبێ و بچن لە ڕێی هەڵبژاردنەوە هەم نوێنەرە باشەکانی خۆیان هەڵبژێرن بۆ ئەوی خزمەتیان بکەن خواست و هیواکانیان بێنەدی هەم خۆشیان وەکو گەنج خۆیان پێ بگەێنن خۆیان پێش بخەن لە باری ڕۆشنبیریەوە لە باری خوێندەواریەوە بۆی بتوانن جێدەستیان بەسەر نەخشی سیاسی وڵاتەکە و کۆمەلگاکەی خۆیانەوە دیار بێ ڕۆڵێکی کارا بگێڕن لە چاکسازی لە گۆڕانکاری و لە ڕیفۆرمی ئیداری و ئابووری و سیاسی و هەموو کەرتەکانی تر چونکە ئێوە دوجار هەڵگری ئاڵای نوێبوونەوە گۆڕانکارین ئەوە ئێوەن دەتوانن خەونەکانتان بکەنە بەڕاستی لەسەر ئەرزی واقعدا بەشداری سیاسی گەنجان لە هەر کۆمەلگایەکدا لەناو هەر سیستەمێکی سیاسیدا ئەبێتە مای بنیادنانی کۆمەلگایەکی بەهێز و سەقامگیر ئەوە ئێوەن بەشداریەکان بە بەشداری خۆتان دەتوانن ئاشتەوایی کۆمەڵایەتی و سیاسیش بپارێزن وە گوێ زۆر گرنگە ئێوە بڕۆن بەشداری هەڵبژاردن بکەن ئەمە وەکو خاڵی گرنگ هەواڵانم ئاماژیان پێدا چونکە ئەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو دەنگی ئێوە دەنگی حەقی خۆتانە ئەو دەنگەیە کە ئەتوانێت گۆڕانکاری و نوێبوونەوە بێنێتە کایەوە کە ئەمە ڕەمز و شکۆی ئێوەیە ڕەمز و شکۆی گەنجان گۆڕانکاری و نوێبوونەوەی بەردەوامە کە بەردەوام لە هەوڵی هێنانە دییان بڕۆن بەشداری بکەن دوجار داوای من لە ئێوە ڕەنگە من ئەزمموی خۆمتان بۆ باسکەم لە خۆناسانەکەش باسم کرد من لە تەمەنی 30 ساڵیەوە بەشداری پرۆسی سیاسیم کردووە
بەڵام هەر ئەوە نەبووە کە بەشداری بکەم بەڵکو لەگەڵ بەشداریەکەمە بەردەوام هەوڵی خۆپێگەاندنم داوە لە ڕووی ڕۆشنبیری و لە باری سیاسیەوە خۆم پێگەاندەوە هەر بۆیە چووم زانستی سیاسیم خوێندووە ئەوە تا حزبەکەم لە توانای ڕابینیوم کاندیدی کردوم بۆ پەرلەمانی کوردستان من دڵنیام و مژدەشتانە دەمێ یەکێتێکەتان چاوی لەسەر توانا و لێهاتووی ئێوەیە بڕۆن خۆتان پێ بگێنن توانەکانی خۆتان پەرە پێ بدەن بیوێر بن ئازا بن ڕەخنەگر بن بە چاوی ڕەخنەوە تەماشای کۆی پرۆسی سیاسی و ئیدارەدان و حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی لە تواناتانە بێ لە پێگە و پلە حیزبی حکومەکانی خۆتانەوە چاکسازی و گۆڕانکاری بکەن دەستخۆشکاک ڕۆنجان سپاس دەکەم کاگانی فەرموجەناوی شە توانی وەڵامی ئەو پرسیاری من بیتەوە زۆر سپاس لە ڕاستیا گەنج ئەم هیوای ئێستا و دواڕۆژی وڵاتە هەم درێژە پێدەری ئەو شارستانیەتەیە کە بە هەزاران ساڵ هەموو میلەتان بنیاتیان ناوە ئێمە ژۆک و کورد ئەگەرچی لە ساڵانی زۆری ژێردەسەیە ژیاوین تووشی نەهامەتی بووین سەردەمانی ئێمە ینی لە سەردەمی شۆڕشە مەهامی گەنج ئەوە بوو کە چۆن بتوانێت مەقاومەت بکات چۆن بتوانێت ڕوبەڕووی داگیرکاری بێتەوە ئێستا خۆشبەختانە کەش و هەوایەکی ئازاد هاتۆتە ئاراوە بە ڕەنج و ماندووبوونی ئەو گەنجانەی کە پێش ئێستا خەباتیان بۆ کردووە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خۆی لەسەر دەستی کۆمەڵە گەنجێکی خوێندگەرم وەکو ئێوە وەکو گەنجانی ئێستا دروست بوو کە دروست بووە بۆ خەباتی دیموکراسی بۆ پێکەوە ژیان بۆ علم و زانست و کۆششکردن هەوڵی داوە خەباتی چەکداریمان بەسەر چوو ئێستا مەرحەلەیەکی ترە لە ژیان ئێمە ئەبێ هاوتەریب لەگەڵ وڵاتانی پێشکەوتووە هەوڵ دەین چۆن تێکەڵکێشی علم و زانست و کولتور و فەرهەنگ و ئەدەب و ڕۆشنبیری بکەین ئەکرێ ئێمە سوود لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو وەربگرین ئێستا شۆکار ئاسانە دیارە من بۆ خۆم چەند جارێک سەردانی سنتەرەکانی گەنجانم کردوێتەوە بە تایبەتی لە ناوچەکانی گەرمیان و چەمچەماڵ و تەنانەت سێمانی ئەوانە زۆر دڵم خۆشە کە کۆمەڵە گەنجێک سەرڕای ئەوەی کە هەندێک دیاردەی ناشرین و خراپ بەداخەوە لە وڵاتەکەمانە سەری هەڵداوە ئەویش دوای دێنە سەرباسی بەڵام بە هەوڵ و کۆششی خەڵکانی دڵسۆز بە خاک و نیشتیمان ئەو گەنجانن کە توانیویانە لە ڕووی وەرزشەوە لە ڕووی پیشەوە دەورات بکەنەوە دەوراتی زمان بکەنەوە کە ئەمانە زۆر گرنگن بۆ بە بەرەو پێشەوەچوونی گەنج سەرقاڵیان ئەکەن معریفەیانەکەن پڕزانستیانەکەن لە ڕووی حزبیشەوەی کەتی نیشتمانی کوردستان بۆ خۆتان نەزانن وەکو هەواڵانم ئاماژەیان پێکرد هەم سەرۆکەکەمان گەنجە هەم زۆربەی سەرکردایەتیمان گەنجە هەم ئێتیمامیش بە گەنجە درێت بۆ ئەوەی بەشدار بن لە پرۆسەی سیاسیە بۆ ئەوەی بتوانن ببنە کەسێکی سەرکردە لە دواڕۆژە ئەمانەتی ئەم وڵاتە بەدەستی ئەوان بەڕێوە برێ هەم ژیانێکی شایستیان بۆ دابین بکەن لە قسمی داخلیە لە ناو خوێندنگاکانە شوێنی گونجاو و شیان بۆ دابینکەن دوا بە دوای ئەوە هەوڵ بدرێت کە تەمەەن دیارە لە بەرنامە و پرۆگرامێکێتیە ئێمەش وەکو کاندیدێک بێگومان کار و مەهام و خەمی ئێمە ئەوە ئەبێت لە دوا ڕۆژە خۆمان لە پەرلەمانە ببین و کار بۆ ئەوە بکەین کە چۆن گەنجان لە دوای تەواوکردنی خوێندن هەلی کاریان بۆ بەڕەخسێت هەلی کار زۆر گرنگە هەلی کار کە بۆ گەنج ڕەخسا ئەتوانێت بینایی ماڵ بکات اینجا ئەتوانێت بە دوای ئەوە بگەڕێت کە چۆن هاوسەر پێک بێنێ و ماڵ پێکەوە بنا بەم شێوەش درێژە ئەدرێتە ژیان و وڵات بەرەو پێشەوە ئاچێت گەنج کاریگەری زۆری ئەبێت لەسەر سیاسەتی وڵات ئەخر ئێستا
ئێستا ئەسڵی دیموکراسیە. ئێمە لە ڕێگای دەنگدان و لە ڕێگای هەڵبژاردنەوە ئەتوانین دەسەڵاتێکی محکەم و بتەومان هەبێ، وەکو چۆن لە ڕابردووە بەداخەوە نەمانتەوانیا ئەو ئاسەنگیە ڕاستکەینەوە و چاکیکەینەوە. ئێستا ئەم جارە بە ئومێدین بۆ ئەوەی بتوانین ئەو کەم و کوڕیانە چاک بکرێتەوە، بتوانین دەسەڵاتێکی ئەو تۆمان هەبێ کە ئەوەی لە خەون و خەیاڵ و بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانە بتوانین بۆ سەرجەم چین و توێژەکان دابینی بکەین. لەوانە گەنج فاکتەرێکی گرنگە بۆ بتەوکردنی وڵات، بۆ بەرەو پێشەوە چوونی وڵات و بۆ بەهێزکردنی حزبەکەشمان کە هیوا و ئامانجی لەسەر گەنجان هەڵواسیوە. هەوڵەکان بەردەوامن. ئێمە داوا لە گەنجانەکەین ئەم جارە بە گوڕوتینەوە تێکەڵاوی سیاست ببن بە جۆرێک کە دەنگ بدەن، هەوڵدەن مراقیبێک چاودێرێک بن بە دیار حکوومەتەوە، بە دیار سیاسیەکانمانەوە سوود و ئەزمون لە سەرکردە بە تەمەنەکان، ئەوانەی کە خاوەن ئەزمونێکی باشن، ئەوانەی کە ڕۆژگارێک ماندوو بوونە خۆیانیان ماندوو کردووە بەم وڵاتەوە بە سیاستەوە سوود لە ئەزمونی ئەوان وەربگیرێ خۆیان سەرکردەی دوا ڕۆژن. ومێ دەکەم ئەم جارە گەنجان بە گوڕوتینەوە. دەنگدان زۆر گرنگە کە دەنگتدا یەکێتی نیشتمانی کوردستان ئەو خەونانەتان بۆ بەدی دێنێت، وەکووتم لە ڕووی خوێندن و هەلیکار و ئیشکردن و پێکەوەنانی خێزان و ماڵ و ئیسیقرارکردن. بەڵێ کاگالی دەستخۆش سپاس. بەڵێن جایسە کاتیەوەی بێمە لای ئامادە بۆ بەڕێزەکانمان ئەم کچ و کوڕە گەنجانەی کە لێرن، ئەو پرسیارانەی کە لاتان گەڵاڵە بووە توانن ئاراستە هێرێک لەم کاندیدە بەڕێزانەی بکەن، ئەوانیش بە ڕۆحێکی فراوانەوە توان وەڵامتان بنەوە. فەرموویستی چێ پرسیاریە؟ ئیشەڵا بە هیوای سەرکەوتنتان هەر هەمووتان لەم خولەی پەرلەمانە ئیشەڵا دەرچن و بە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان. وەکو بزانم من چەنەها گەنج هەیە هەمووی شەهادەیارن، شەهادی بەکالیۆرۆس ماستەر لە کافتریاکانان هەمووی لە تاو بێ ئیشی. ئێمە چوار کارگەی زۆر باشمان هەیە لە سلێمانی، وەکو کارگەی درومان، کارگەی شەکر، کارگەی چیمەنتۆ. زۆربیان داخراون، زۆربیان هیراوە بە کەرتی تایبەت. بۆ ئەگەر ئەوە حکوومەتەکەی خۆمان ئیشی تیا بکە هەمهەلی کار بۆ هەموو گەنجان دروست ئەبێ، کەس بێ ئیش نابێ بەڕاستی، یعنی تر بە هیوای سەرکەوتن. پرسیارەکەت بۆ کاندیدێکی دیاریکراوەیە بۆ نا بۆ هەر چواريان ئینشەڵا هەچ کامێکیان لەم کابینەی شەشەمان سەرکەون بە هیوامە و ئیشەمان بۆ بکەن. دەستخۆش سپاس دەکەین. بەڵێ هەر کامێکتان نەتوان جوابم کاگالی فەرموو. وەڵا پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشە. لە ڕاستیە من هەندێک جار بۆ خۆم کە سەر بە مارکێتێک هاکەم یا شوێنێک هاکەم بەداخەوە بە دەگمەن شتێکی خۆماڵی تیابێنم، هەر لە خۆراکەوە، هەر لە پێداویستی ماڵەوە، هەر لە ینی ئەوەش کارە ساتە. لە کاتێکا وڵاتەکەی ئێمە هیچ ڕێگریەک نییە بۆ ئەوەی بتوانین خۆمان ئەو کارگانە خۆ ڕەنگە قورس بێک دروستکردنی کارگایەک، بەڵام گواستنەوەی زۆر ئاسانە بتوانین بەگەڕیان ئەو کارگانی کە باس کرا و لە کارگەی تریش دروستکردنی. بۆ نمونە بەرهەمی کشت و کاڵمانەیە، بەروبوومی کشت و کاڵمان لە وەرزی بەروبوومەکەیە خەسارە بێ زۆربەی. یعنی ئێمە بۆ نەتوانین کارگەی بۆ دروستکەین، هەم بەرهەمەکانمان لە ناوخوا سەرفە بێت، هەم ئەبێتە دەرفەتی هەلی کار بۆ گەنج و بۆ هەموو هاوڵاتیەک. بەڵام پێتان وانە لە بەرامبەر داخستنی ئەو چوار کارگەی کە خاتون باسی کرد کۆمەڵێک کارێکی باشتر و کارگەی استراتیژی و شوێنی استراتیژی بنیادن رابێت کە مەجال و دەرفەتی ڕەخسانوە، ینی بۆ خەڵکی شتیاو کاک ڕۆن تۆ لە بارێکە بورە دێمەلات. هەواڵگیان من سپاسی و خاتونە بەڕێزا کەم پرسیارێکی بەجێ کرد. لە ڕاستیان من نەمەوێ ئەوە ڕوونکەمەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان هەڵگری بیرروباوەڕی سۆسیال دیموکراسیە. سۆسیال دیموکراتی ئەوێ هاوسەنگی لە نێوان فەلسفەی لیبرالیزم و فەلسفەی کۆمونیزم ڕابگرێ. طبعاً فەلسفەی لیبرالیزم پێی وایە دەبێ هەموو ئیشوکارەکان لای کەرتی تایبەت بێ و حکوومەت تەنها ڕۆڵی چاودێر بگەڕەوە. کۆمونیزمی پێی وایە کە دەبێت ئێمە هەموو کەرتەکان کەرتی گشتی بن و حکوومەت بن و نابێت کەس خاوەنداری تایبەتی هەبێت. سۆسیال دیموکراسیە ئەوێ هاوسەنگێک لەم نێوانە ڕاگرێ. ئەرکی یەکێتی نیشتمانی کوردستانە کە هەم
پەرە و برە بە کەرتی گشتی کە حکوومەت یاریمی کوردستانە بدە هەم پەرش بە کەرتی تایبەت بدە لە ڕاستیان ناکرێت هیچ لەم کەرتانە فرامۆش بکرێ هەردوو کەرتەکەش ئەکرێت دەرفەت بن بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجەکانمان من لەو بارەوە کە کاک عەلی ئاماژەی پێدا زۆر گرنگە ئێمە کۆمەڵێک کارگەیمان هەبێت کە بەرهەمی خۆماڵی بەرهەم بێن و بیخەنە بازارە و دڵنیاش بین لە کوالیتەکەیان و کە تووشی نەخۆشیمان ناکەن چونکە ئەو مەترسیەشەیە کاکاوڕێکە ئێمە لە دەرەوە ئێستا لەژێر ڕەحمەتی ئابووری ئەکسپایری وڵاتە دراوسەکانمانین کە ئەمەش هەڕەشە و مەترسیە بۆ سەر تەندروستی کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان من بە دڵنیایی و پێتان لەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی نوێی حکومڕانی کە ئومێدێکی گەورەمان هەیە بەوەی ئەم جارە ئێمە دەتوانین گۆڕانکاری بکەین دەتوانین ڕێڕەوی حکومڕانی ڕێڕەوی چەوتی حکومڕانی لە کوردستان ڕاست بکەینەوە هەموو ئەم حەز و خولیا و پێداویستانی خەڵک لە بەرچاو بگرین و بیکەینە پرۆژە و پێشکەشی خەڵکی کەین. دەست خۆشکاگرن مامۆستا شلێرۆزم کۆمنت واللهی هەر ئەوەنە بۆ لەگەڵ ئەم خاتونە بۆ سەرزەم ئەو گەنجانش ئێمە باسی خۆمان ئەەکەین و باسی حیزب بکەین و کاتی هەڵبژارنە وایە ئێمە ڕوئیە یەکێتی نیشتیمانی کوردستان باسکەین ئەزانن پارێزگای سلێمانی لەسەر تا سەری عێراقا یەکەم پارێزگایە لە ڕووی پیشەسازیەوە یەکەم پارێزگایە لەسەر تا سەری عێراقا لە ڕووی پەرەپێدانی پیشەسازیەوە و لە دوای ئەو هەموو زوڵم و جۆری کە لەم سنوورە ئەکرێ سزا ئەدرێ داهاتەکان و سەرچاوەکانی وشک ئەکرێ داهاتەکە ئێرە هەمی ئەچێتەوە بەر دەستی دەسەڵات لە هەولێر و لەوێەوە نایەتەوە دووبارە وێڕای ئەوەش کە پرۆژەکانمان ئەڕوا بۆ ئەوێ بە سەرمایه‌دارەکانی ئێمە ئەوترێ وەرن لێرە بیکەنەوە وەرن سەرمایه‌دارەکانتان لێرە بخەنە کار بیخەنە گەڕ لێرە شت بکەن ئێمە بۆ ئێمە ئیجازەتان ئەینێ بەڵام ئەو کارگانەی کە جەنابەت باسی ئەەکەی لە دوایەوەی کە حکوومەت تەمویلی نەکرد پشتیوانی نەکرد وشکی هێنا بۆ ئەوەی کە دانەخرێن هەوڵدرا لە ناو خۆماندا هەوڵدرا کە ئەمە بگۆڕێ بەو شێوازێکی تر بەکار بهێنرێ دڵنیا بن ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی هەیە بۆ حکوومەت هەر وەزارەتێک وەربگرین بەرنامەی تایبەتمان هەیە ئەو بەرنامانەی کە هەمانە لە بواری پیشەسازیە بۆ پەرەپێدانی کەرتی پیشەسازی پێویستە فرەچەشنکردنی داهات بکرێ یعنی پێویست نییە وڵاتێکی ئەوەنە دەوڵەمەند بە سەرچاوە و بە مادەی سروشتی و مادەی کانزایی کە لە هەموو ڕوویەکەوە ئەتوانرێەوە بەرهێنانی تیا بکرێ ئەتوانرێ ژێرخانی کەرتی ئابووریمان ئەوەندە بە قوت بکرێ لە کەرتی کشتتوکاڵیا و بەرهێنان بکەین تەزیرمان هەبێ لە جاتیەوەی ئەوەی ئیسیراتمان هەبێ لە کەرتی پیشەسازیە هەموو مادەخامەکانمان هەیە هێزی ئێوەمان هەیە کە ئێوە هێزی گەنجن ئێوە هەمووتان خاوەنی بڕوانامن خریجمان هەیە ئەو هەموو دەرچووی زانکۆمان هەیە پێویستە بخرێنە کار هەر یەکەو لە بواری خۆیە دەرفەتیان بۆ بڕەخسێ مادەی خامیشمان هەیە سەرچاوی مرۆییشمان هەیە ئەمانە هەمووی بەرنامەی یەکێتی بۆ فرەچەشنکردنی داهات لە بواری پیشەسازی لە بواری بازرگانی لە بواری سەرچاوەکانی ئەو لە بواری کشت و کاڵی لە هەموو بوارەکانی ترا لەگەڵ یا بۆ ڕەخساندنی زیاتی دەرفەتی کار بەڵێ ئێمە هەموو ئەوانە ئەخینە خزمەت گەنجانەوە بۆ ئەوەی کە بتوانین توانە و قدرەتی خۆیانی تیا ببینەوە و پەرە بە توانەکانی خۆیان بدەن گەنجی ئێمە بۆ لێرە هەڵ ئەسێ ئەچێ لە وڵاتە ئەجنەبیەکان لە ئەوروپا لە رووسیا لە دەوڵەتانی ئاسیا ئەتوانێت داهێنان بکات بۆ لە وڵاتەکەی خۆمان ناتوانێت لەبەرەوەی دەرفەتی بۆ نەخساوە یەکێتی پشتیوانی گەنجانە لەبەرەوە پشتیوانی یەکێتی بن پرسیاری کەمانە بێ فەرموو چێ چ بە ڕێزیشکە پرسیاری هەیە فەرموو ڕۆحەکەم خۆت بناسێنە و پرسیارەکەت بۆ چێە توانی ئاڕاست من هونەرم سەرنجە لە سەقسەکانی خات و شلێر مایکەکە نزیک بەڵێ نەمبوونی داهێنان لە ناو گەنجەکانە ئەمە ناکرێت بڵێ ئێمە خەتای سیستەمی پەروەردەیەکە زیاتر لەسەر سیستەمێکی تەقلیدی ئەڕواوە لەوەی داهێنانمان فێرکەن یاخود بەرەو پێشین دەستخۆش فەرموو کاکە و نەرجە مامۆستا شلێرە گەرەتوانی وەکو با من باسی ڕوئیە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم بۆ پەروەردە تەبعاً ئێستا زۆر قسەکەت ڕاستە پەروەردە لە هەموو شتێک گرنگترە لە ناو حکوومەتە لەبەرەوەی کاتێک تۆ بایەخ بە پەروەردە ئەدەی تاک لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و بیر و بۆچوون و ئازادانە پەروەردە ئەەکەی تەندروستێکی پەروەردەی دەرونی و سایکۆلۆژی ئەەکەیت ئەم تاکە متمانی بەخۆی ئەبێ ئەگەر لە قوتابخانە شاوانەکە فێر نەبێ لە دەرەوە خۆی فێرەکە و خۆی بەهێزەکە بەڵام گرنگە متمانە بەخۆبوونی بۆ دروست بکەی گرنگە ئازادی بدەیتێ تەعبیر لە خۆی بکە گرنگە ئەو پرۆگرامی کە لە منهەجە ئەخوێندرێ پرۆگرامێکی زانستی ئەپدەیت کراو بێ بۆ نمونە مێژوو چ ڕەوای حەقە مێژوو مۆنۆپۆل بکرێ بۆ حیزبێکی دیاری کراو مێژووی بابەتەکانی مێژووی ئێستامان قۆناغەجیەکان بە تایبەتی هەنێ قۆناغ
مۆنۆپۆل کراوە لەلایەن پارتی دەسەڵاتدارەوە ئەوەندەی باسی خۆیانەکەن باسی مێژووی کورد ناکەن لە کاتێکا یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ لەو کاتی کە دانوستان فەشەلی هێنا لەگەڵ ڕژێمی بەعسا و یەکێتی ڕژێمی بەعس هەموو دام و دەستگاکانی خۆی لە زۆنی ژێر دەسەڵاتی پێشمەرگایە کشێنرایەوە ئەزان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە چی کرد ڕژێمی مێژووی بەعسی لابرد ڕژێمی مێژووی کورد و کوردستانی دکتۆر قاسملوی خوێن لە شوێنەکانە لە قوتابخانەکانی کەنی هێش قوتابخانەکان بکەون لەوێ هەموو ئەو پێشمەرگانی کە مامۆستا بوون لەسەر داوای هەواڵ مام جەلال داوایان لێکرا بەدەستێک چەک بەدەستێک قەڵەم دروشمی یەکێتی مامۆستایان بوو لە شاخدا ئەو کاتە یەکێتی ئیحتیمامی بە پەروەردەوە بوو مێژووی کورد و کوردستانی دکتۆر قاسملوی لەناو قوتابخانەکانە ئەخوێن مێژووی ئێستامان باسی مێژوویشی ئەکا با پێتان بڵم خۆتان ئەزان مێژووی باسیکی ئەکا باسی مێژووی پارتی دموکراتی کوردستان و بارزانی ئەکا بەڵێ مامۆستاش لێر لەبەر ئەوە بەڵێ پەروەردە زۆر گرنگە پەروەردە ئەتوانێت تاکێکی ئازاد دروست بکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە منهەجی خۆیدا بۆ پەروەردە بە هەنێ خاڵ ئاماژەی پێ بدەم زۆر گرنگە بۆ حکومڕانیە سەفینیش نەخوێن باشە بەس ئەمە خوێندکار لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان سنتەرە سەرجەم دامەزراوە مرۆییەکان و لۆجیستیەکان بە دەوری خوێندکارە ئەخولێتەوە سیستمی پێداگۆجی نوێترین شێوازی پەروەردەیە ئێمە پیادەی ئەەکەین و پەری پیادەین دەستخۆش مامۆستا کاک سەفینجانی هیچ کۆمنتێکە هەبوو لەسەر ئەمێ ئاماژە بێ کوڕان کچان وەک یەک یعنی ئەوەیە تانەوێ بیکەن یعنی من دایما من بۆچی پێشتر باسم گوتم گەنجێک بووم لەم شارەیە بووم باوەڕتان بێت بەعزێ شتەیە بێت دەست پێ بکەی مەترسە لەوەی لە حیزبەوە دوور بیت یاخود سیاست نەکەی وەرە پێشەوە بابزانی هەموو شەڕەکانە بێبی لە ناو قەڵاکەیە بیکەی هەموو ڕەخنەکانە بێبی لە ناو شوێنەکەیە باسی بکەی ئێوە گەنجی ئەم شارن سلێمانی یا کەس دروست ناکایە بەقەر ئازایی و گەورەی سلێمانی خەڵکە خوڵقێنێ سلێمانی شاری ئەزانی چێ شاری مەحوی و شاری ئەو هەموو کەڵە شاعیر و ڕۆشن بیرە و ئەو هەموو کەڵە پێشمەرگە و ئەو هەموو ناوە سیاسی گەورەیە من داواتان لێکم ئێوە ببێنە ناو ئەم پرۆسی سیاسیەوە ئەبێ ئێوە قسەتانە بێ من خۆم هەتاوەکو ڕەخنەم گرتووە بەڵام ئێوە ئەگەر ڕەخنەتانە بێ ئێستا بیکەنە هێزێکی پۆزەتیف لە هەموو دنیاە گەنج ئەبێ ڕەشبین نەبێ ئەبێ بە ئەمەلەوە سیرکە من یەکەم جار کە دەستم کرد بە ئیشکردن زۆر ببورن بە کورتی بۆتان باسکەم لە پرزگەی هونەرمەندانە منیاندانە حەزەکەم بزانی زۆر لە ئەوانەی کە ئیشیانە کرد لەوێ حرەسەکە پێوتم چۆنی بەڵام کەسی تر مەرحەباشی ناکردم لەوێەوە سەرکەوتم بووم بە پسپۆڕی هونەریشان و لێەوە سەرکەوتم بووم بە مەسوولی ئیدارە و مالی لێەوە سەرکەوتم بووم بە بەڕێوەبەری هونەری شانووی سلێمانی لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە هەر لەوێشەوە من هاتووم ئێستا کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی ڕۆشنبیران و هونەرمەندان و ڕۆژنامە نووسانەکەم ئەبێ دوێربی یەکەم جار کە ڕۆژنامەی هاوڵاتی دەرچوو من بیرمە وردەشتم تیانووسی وردەوای لیاو لە ئەوروپا بووم بە نوێنەرێکی زۆر باشی ڕۆژنامەی هاوڵاتی کە هەرچی خەبەر و هەواڵەکان بۆ بێتەوە ئێوە بێ ئەم تاقە و داهێنانەتان تیابێ ئێوە سیرکەن ئەم هەموو زانکۆیە کراوەتەوە کە ئێوە تیایە خوێن کەی لە چ سەردەمێکە ئەمە هەبووە زانکۆ هەیە پەیمانگای هەرچی بینیت خوێندکارە لە زانکۆ هەرچی بینیت دبلۆمی تاواکرەوەی بە کالیۆرۆز بێنە دوایەوەی ماجستێر بێنە دوایەوێت دکتۆرا بێنێ لەبەرەوە فرسەتێکی باش لەبەردەم ئێوایە بۆ گەورە بوون وا سیر مەکەن کە ئێستا ئەوانەی لە یەکێتی لە پلەیەکان یا پۆستێکیانێ ئیتر تەواو هەر لە ویایان و هی ئەوانە نەخێر سبەی ڕۆژ شوێنی تۆیە سبەی ڕۆژ ئەم پێگەیە بۆ تۆ بێت لەبەرەوە تکاتان لێکە من بەتەنیا ئەمە پێشنیاری منە بۆ ئێوە ئەوەی کە خەونتە هەوڵی بۆ بێتە دی بیر لەو شتە بکەرەوە کە ئەگەر ئەرزانی دەستە پێی ناگا بیری لێ بکەرەوە لەبەرەوەی دڵنیام لەوەی ڕۆژە لە ڕۆژان پێیەگەی بە هەر نەوعێک بێ پێیەگەی دەستخۆش کاک سەفین بەڵێ فەرمۆ خانمە پرسیاریە فەرمۆ مایکەکەی بەنێ بە ئەرێک نەبێ سەرەتا هەمووتان بەخێر بن ئیشەڵا بە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان و بچنە پەرلەمانەوە بەڵام بەو مەرجەی کە بتوان گۆڕانکاری لەم سیستەمەیە بکەن ئەکید پرسیارم بۆ کاکعالی و پرسیاری کەشم هەیە بۆ هەمووتان یەکەم شت چی بکرێ بۆ باشترکردنی بارودۆخی گەنجان لە کوردستان چکە بەڕاستی من کەسی نزیکی خۆم مەکتەبی تەواو کردووە ئامادە نییە بچێ بۆ زانکۆ یعنی هیچ ئەمەلێکی نەبەم سیستەمە نەبەم حکوومەتە ماوەتەوە ئێوە چ پلانێکتان هەیە بۆ باشترکردنی ئەم بارودۆخە ورەی گەنجان بەرزکەنەوە لەبەرەوەی کە ئەگەر زانکۆش هیچ ئەمەلێکی نەبینیوە کە ئەوەشی تەواوی کردووە
چانسێکی هەبوو بێ و سەرکەوت بێ لە بوارەکەی خۆیان. ئەمە بۆ کاعلی پرسیارە گشتێکەشە بۆ میان بەڵێ پرسیارەکەی ترم ئەوەیە چی ئەتوانن بکەن بۆ ئەوەی دامەزراندن بکەنەوە بە ڕووی گەنجانە ئیتر ئەم بێ ئەمەلیە نەمێنێ خەڵک هەلیکاری بەدەست بێنێ کە خوێندن تەواوکە ئەمەلێکی هەبێت کە شتێک ئەکا بە شتێک لە ژیانە یعنی زۆر گەنجەیە بۆچی بێئومێد بووە لەوەی کە ژن ناهێنە خانوو دروست ناکە سیارە ناتوانێت بکڕێ هیچ شتێک لە ئەم وڵاتیان ناتوانێت بکە بەڕاستی کاکە ئەوە پرسیارە کە چوونە پەرلەمان سلفەی هاوسەرگیری بێنەوە کاکە با کوڕ و کچی گەنج شووکە نرخی ئاڵتون وا دابەزێ لە بازاڕە ئەو پرسیارانە بکەن هەرێک ئاسانکاری بکەن لە ژیانی گەنج نەک هەر گەنجانی ئەی بەڕاستی پیرەکان پیر و پەکەوتەکان ئەی بەڕاستی کە ئەیان بینی لەسەر تیڤ دڵە سووتێکە پارە نییە دەرمانەکانیان بکڕن یعنی تۆ گەورەترین چین لە ئێمە پیرەکانن کابێ ڕێزیان لێ بگرین کەچی هیچ خزمەتیان پێ نەکراوە بەڕاستی عنی زۆر بوار هەیە کە بتوان خزمەتی ئێمەی پێ بکەن لە مناڵەوە تا پیر. ئافرم دەست خۆش بناو چی بوو؟ فێنک دەست خۆشخات و فێنک سپاس دەکەین ئافرم کاکاوە بە بیوێرانە و بە چاونەترسانە بە بێشەرم پرسیاری خۆتان بکەن فەرموو کاک عەلیجان. ڕاستە زۆر زۆر سپاس بۆ پرسیارەکەت لە ڕاستیە ئەمەوەکو لە سەرەتا هەم منیش و هەم هەواڵانی تریشمان ئاماژەمان بە زۆر شت کرد دەربارەی گەنجان یعنی گەنج بە چەند قۆناغێکە ڕاستە بە هەمووی ئەوترێ گەنج بەڵام چەند قۆناغێکە بڕێت سەرەتا لە خوێندن و مەکتەبەوە دەست پێکا ئەبێتەوە خوێندنی بۆ دابینکەی ژیانێکی گونجاوی بۆ دابینکەی لە ناو لە خوێندنگاکانە خوێندنگایەکی مۆدێرن بێ لەگەڵ ئەسری ئێستایا بگونجێت منهەجەکان ئەبێ منهەجێکی مۆدێرن بن لەگەڵ ئەم ئەسرەیە بگونجێت ئەمانە هەموو کاریگەرن لە ئەوە ئیشی مەکتەبە هەر لە خوێندنگاکانەوە ئەو بەهرە و توانە و شتانە ئەدۆزێتەوە لە خوێندکارەکانە بەبێ ئەوەی خۆی هەستی پێ بکە ئەکەوێتە ژێر چاودێری مامۆستا پسپۆڕەکانەوە کە ئەمە لە ئەم خوێندکارە لە چی مەجالێکە خۆی ئەبینێتەوە تەشجیعی بکات هانی بدات دەستی بگرێت هەتا تەواوکردنی مەکتەب اینجا دوای ئەوە دێتە سەر ئەوەی چۆن هەلی کاری بۆ ئەوانە هەموو ئیشێکن کە ئێمە لە بەرنمەیەکێتی نیشتمانی کوردستانایە کە بتوانین بەیانی بە هەوڵ و هیمەتی ئێوە کە دەنگتان بە ئێمەدا ئێمە ئەتوانین زۆری نەبین لە پەرلەمانە ئەتوانین ئەو بەرنامانەی کە لێکێتی نیشتمانی کوردستان ئامادەی کردووە جێبەجێی بکات کە ئەویش خزمەتی گەنجان و توێژەکانی تریشە بە هەمان شێوە ئێمە توێژەکانی تریشمان خۆل وەکو جەنابەت ئاماژەت پێکرد پیرروپەکەوتە یعنی زیاتر پێویستی بە هاوکاری و دەستگیرۆیی و موچەی زیاترە پێویستی بەوەیە تۆ سەحەتی بپارێزی بتانی تەندروستی بۆ ئاسان بکەی ئەو عیلاج و دەرمانانە هەمووی بە خۆڕایی بن بۆ بەنیسبەت بەکارهێنەرەکەیەوە زۆر بەرنامەی تر هەیە ئەمە هەمووی لەوا خۆی ئەگرێتەوە لە ڕابردووە ئێمە لە ڕاستی تەوێ حکوومەت بەدەستێمەوە نەبووە ئێمە تەنها بەشداریەکی شکلیمان کردووە شەریک نەبووینە لە حکوومەتە بۆیە ئێستا وەکو هەواڵانم ئاماژیان پێکرد ئەمە چارە نووساز ئەم هەڵبژاردنە ئێمە پشت بەخوا و پشت بە جەماوەرەکەمان دەرسێکمان وەرگرتووە کە بتوانین ببینە زۆرینە کورسی باش بەدەست بێنین ئەو کاتە ئەوەی کە لە بەرنمەیەکێتی نیشتمانی کوردستانە جێبەجێ دەست خۆشکاریە کاگڕۆن بە کورتی کۆمنتێک بە لەسەر وەڵام من دەستخۆشی لە خاتوفێنکەکەم پرسیارێکی بەجێی کرد لە ڕاستیە ئێمە بێ دان بۆ دابنین کە کۆمەلگاکەمان لە ماوەی 10 ساڵە بێت بە بەردەوام لە قەیرانین قەیران بە قەیران ئەسپێرین و کۆمەلگاکەمان تووشی کێشە و گرفتی زۆر بوو کە تا ئەسان نەمانتوانێت چارەسەری ڕیشەی بۆ هیچ لەو کام قەیرانانە بدۆزینەوە ژیانی خەڵک بەڕاستی تێکڕا مەینەتبار بووە و لەناو ئەم توێژانەیە توێژی گەنجان کێشەمانەیە ئێمە قەیرانمانەیە لە ڕاستیە بێ ئەتراف بۆ بکەین کە نەمانتوانیوە خزمەتی گەنجەکانمان بکەین کێشی هەرە بەرچاو بۆ گەنجان ئەمڕۆ مەسەلەی بێکاریە
بێکاری بە تەواوی وای کردووە کێشەکانی تری گەنجانی هەمووی سەر هەڵبدەن هەموو ئەو کێشانی تر لە بابەتی ئەوەی کە ناسن ناو پرۆسی هاوسەرگیریەوە ناتوانن شوێنی نیشتەجێبوون فراهم بکەن هەمووی پەیوەنددارە بۆی کە بێکارن و ئەمە ژوای کردووە بەداخەوە یەکێک لە گرفت و قەیرانە زۆر گەورەکان سەر هەڵبدا ئەویش کۆچی گەنجانە بەداخەوە گەنجەکانمان کۆچەکەن ئێمە دەبێ چارەسەری ڕیشەیی و بنەڕەتی بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە کوردەواریەڵێ من ناتوانم ئێستا بەهار بێنەوە ئەژنەوە بەڵێنێک بدەم و بانی چوینە پەرلەمان و حکوومەتمان وەرگتوون لە توانادا نەبێت جێبەجێکەین چونکە ئێمە بێت لەگەڵ خوا و لەگەڵ میلەتەکەی خۆشمان ڕازگۆ بین لە ڕاستیە لە توانادا نییە دەرفەتی ئەوە نییە دەرەتانی ئەوە نییە کە تۆ بە یەک جار 50,000 خوێندکار لە زانکۆ تەخەڕوجەکە هەمویان لە ناو کەرتی گشتی و حکوومەتە دامەزرێنی ئەمە حەقە تۆ ئیشت بۆ دەزرێتەوە بەڵام وەک من لە پێشتریشە ئاماژەم پێدا گرنگە ئێمە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە هاوسەنگی ڕابگرین ئێمە کێشەی قەیرانی داراییمانەیە ئەم قەیرانی داراییە بۆ تەمای ئەوەی کە نەتوانین خەڵک دامەزرێن پێی پێویستیش نەک هەر هەمووی بە پێویستیش ناتوانین دامەزرێن بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمەڵی ئاماژە لە گۆڕێن جارێکی تر بە هاوشێوەی ساڵی 2009 ئەوانە جارێکی تر ئێمە بودجەیەکی باشمان لە عێراقەوە بۆ بێت ئێمە توانین ئیسفادە لە هاتنی ئەم بودجەیە بکەین و ژیان و گوزەرانی خەڵک باش بکەین و لە هەمان کاتە دەرفەتێک بێ بۆ ئەوی جارێکی تر دەرگای دامەزراندن بکرێتەوە بە پێی پێویست مەسلەی یاسای خاننشینی ڕێکوپێک بکەین ئەوانەی کە خاننشینە بین لە زیاتی ئەوانە گەنج بخێنە شوێنیان لە هەمان کاتیشە ئێمە ئەبێ تەرکیزمان فۆکسمان لەسەر گرنگیدان بێ بە کەرتی تایبەت هانی سەرمایە گوزاری بدەین سەرمایە گوزارەکانمان سەرمایەدارەکانمان پارەکانیان نەبەنە دەروی وڵات لێرە سەرمایە گوزاری بکەن کارگە بکەنەوە وا بکەن زۆرترین دەرفەتی هەلی کار بڕخسێن بۆی گەنجەکانمان بتوانن بچنە سەر ئیش مەعیشەتێکیان هەبێ و لەوێشەوە بەشێکی تری کێشەکانیان چارەسەر بێ بۆ من دڵنیام ئەبێ ئاماژە بۆ بدەم کە هەواڵان ئاماژەیان پێدا من تەکیدی لێکەمەوە هەواڵان گەنجە بەڕێزەکان لە ساڵی 2009 هاوسەنگی هێز لە کوردستان تێک چووە هەموو ئەو قێرانانی ئێستا لە کوردستان هەن بەرئەنجامی تێکچوونی هاوسەنگی هێزە پارتی دموکراتی کوردستان ئیسیفادەی لە تێکچوونی هاوسەنگی هێز کردووە توانیوێتی کۆی جونگەکانی حکومڕانی و دەسەڵاتدارێتی و ئیدارەدان کۆنتترۆل بکە ئەم کۆنتترۆلکردنی لە قازانجی بەرژەوەندی حزبەکانی خۆی خۆستۆتەوە هەوڵی داوە هەم یەکێتی لاواز بکە هەم ئەو ناوچەیەشکە یەکێتی ئیدارێدا لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر دواکەوتووە دواکەوتنی ئەم ناوچەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ تەمای سەردانی کۆمەڵە کێشە لە ناویشانە بۆ گەنجان وەک عەرزمکردن نەتوانراوە دەرفەتی کار و هەلی کار بەڕەخسێردێ بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵە ئاماژە لە گۆڕێن دڵنیابن و من مژدەتان پێدەم کە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی بەرچاو بەردەستدێنێ و ئەچێتەوە پێگەشایستە و حەقیقەی خۆی کە ئەوی سەرۆکایەتیکردنی حکوومەتە هەر ئەو لەحزەیە کە یەکێتی سەرۆکایەتی حکوومەت دەگرێتەوە دەست سەردەمی زێڕینی حکومداری هاوشێوەی ساڵی 2009 بۆ 2011 دەست پێکاتەوە نەوزام کاتی بەرنامەکەمان تەواوە بێ ببوورن کە مەجال نیە ینی ئێوەی بەڕێز پرسیاری کە بکەن بەڵام کۆمنتی کۆتایی کاندیدەکان وەرەگەم کاکسەفین 30 سانیە لە ئیتر ئینی خۆت بڵێ مادام وایە هەر من ئەوە ناڵێم هاوڕێیان ئەم جارە یەکێتی بە دەنگێکی بەرز بیرەکاتەوە هاوار ناکا بیرەکاتەوە ئەمە زۆر زۆر گرنگە یەکێتی دراوەتەوە دەستی ملت دراوەتەوە دەستی ئێوەی گەنج ئێوە داینەمۆیەکی زۆر باشن بۆ ئەم گۆڕانکاریە وەرنە ناو ئەم سیستمەوە لەگەڵمان بەردەوام بن چکە هەرێمێکی بەهێزمانەوێت لەگەڵ عێراقێکی بەهێزا دروستیکەین ئەو کێشانی ئێوە باسەکەی لەوانەیە لە باشی و تەندروستی ئەو جۆرە کۆنتاکت و پەیوەندیە لەگەڵ حکوومەتی فیدرالی زۆرینی ئەم کێشانی ئێوەش نەمێنێ و دوجاریش ئێمە ومانان کە کاندیدین بچینە پەرلەمانیانە چین و ئەوەشی کە ئەچێت بۆ ئەوەیە بە یاسا بۆی وەکو وڵاتانی ڕۆژئاوا هەموو کێشانی ئێوە چارەسەر بکرێت چکە بە هیچ جارێک نە حیزبێک بەتەنیا نە کۆمەڵانێک نە شارێک بەتەنیا توانێت چارەسەری ئێوە بکات ئەبێت هەموو شتێک بکرێ بە یاسا و یاسا لەسەر هەموو شتێکەوە بۆی بە یاسا هەموو شتێک بۆ ئێوە دەست خۆش کاکسەفین مامۆستا شلێر سی چرکەتێ دوا کۆمنتی خۆت وڵێ فەرموو. زۆر سپاس یەکێتی حیزبی بنەماڵەیی نییە یەکێتی کۆمەڵی گەنج دروستیان کرد کە گەورەتریان هەواڵ مامجلال بوو کە تەمەنی 40 ساڵ بوو یا 41 ساڵ بوو لەبەرەوە لە ناو ڕۆحی یەکێتیە هەمیشە گەنج تەحەکومەکە هەمیشە بایەخی داوە بە گەنج شەید غەفوری باوکم
لە تەمەنی 31 ساڵیا شەهید بووە، لە تەمەنی 12 ساڵیەوە خەباتی کردووە. من ئێستاش ڕوحی کچێکی 30 ساڵ لە ناخمایە. دڵنیا بن هاوشێوەی ئێوە بیرەکەمەوە، هاوشێوەی ئێوە بۆ ئایندە ئەڕوانم، بۆ ئایندەی ئێوە سرجەم هەوڵەکانم ئەخەمەکار. پشتیوانتان ئەبم بۆ سرجەم داواکاریەکانتان. گەنجان دڵنیا ببنەوە پورێکیان هەیە ئەگەر چووە پەرلەمان لە خزمەتیانە ئەبێ. ژمارە 3 پشتیوانی بکەن و لەگەڵ کاندیدە بەڕێزەکانی تریشە دڵنیا بن پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن، دڵنیا بن لەوەی کە بەدەم خەم و داواکاریەکانتانەوە بێت. دەستخۆش ڕۆحت 30 ساڵە خۆشێر گەنجی دەستە خۆش کاکڕۆژیان دو کۆمەتی خۆفەرم. لە ڕاستیا وێڕە ئەوەی کە زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم دەمێ ئەوە بڵم کە ئێوە هەڵگری پەیامی نوێبوونەوە گۆڕانکارین، ئێوە داینەمۆ وزەی گۆڕانکارین. گەر ئەتانەوێت گۆڕانکاری فعلی لە کوردستان ڕووبدا وە کێشە و قەیرانەکان و مەینەتەکان چارەسەر بن، دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. ژمارەکەی خۆچەند بوو؟ من کاندیدی ژمارە 53 لە من گرنگتر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەست خۆش هەڵوێستێکی جوان. کاک عەلیجان فەرموو. زۆر سپاس. دیارە بینیتان لە ڕابردووە، یعنی ئەوە 2 ساڵیشی تێپەڕان و مدەتێکی زۆرە پەرلەمانی کوردستان بەسەر چووە. تەمان پلانێک هەبوو بۆ هەڵۆشانەوەی قوارەی هەرێمی کوردستان، ئەویش بە تەئجیلکردن و دواخستن و لە نەتیجە نەکردنی هەڵبژاردن. ئەزانن هەڵبژاردن چەند گرنگە. هەڵبژاردن ئەوەیە کە مەسیری ئێمە هاوڵاتی کورد دیاریەکە لە کوردستانە لە شێوازی حکومڕانیە. بۆیە داواتان لێ یەکەم ئەم جارەیان پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بن. من خۆم کاندیدی ژمارە 7م، لیستەکەم پشمان بەلاوە گرنگە، لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. دەست خۆش سپاس بۆ هەریەک لەم کاندیدە بەڕێزانە کە لە بەرنامەی دەنگدەر و کاندید لە ژمارە 129 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ مامون سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش میوانە بەڕێزەکانمان تا بێگەشتومان لە ئەڵقەیەشی دیکە. ئێوە ژەمیشە شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.